ئێستا کە زیندوم نەمردوومە دڵم مەشکێنە، سوکایەتیم پێ مەکە، قسەی نەشیا و ناخۆشم پێ مەڵێ. کە مردم دڵنیام لەوەی کە پەشیمان دەبیتەوە، دڵنیام لەوەی کە دڵخۆش نابی بەو سوکایەتی کە بە منت کردووە، هیچ دڵخۆش نابیت، بەڵکو خەمبار دەبی. ڕۆژێ بە دوای جەنازەیەکەوە بووین، نەفەرێک هەر ئیدا ببانە ڕانی خۆیە، لەگەڵ خۆما بوو، لە یەک سارێکا بووین. وتم فەڵان کەس بۆ ئاکەی؟ وتی زۆر عەزێتی ئەم مردۆم داوە، خۆزگایە زیندوو بایەوە، بەس گردنی خۆم بێ ئازاب کردایە، زۆر ئازارم دا، ئێستا ویژدانم ئازارم ئەدا، تازە ناتوانم گردنی خۆم بێ ئازاب بکەم. بۆیە هەتا زیندوم ڕێزم لێ بگرە، سوکایەتیم پێ مەکە، دڵنیا بە ئەو جوێنانەی کە بە خێزانی خۆت داوە، ئەو هەموو قسەت پێ کردو، ئەو هەموو لێدانەی کە کردو بەرامبەری ئەو ڕۆژەی کە دەمری ئازار دەچێژی. و کاتێکیش کە تۆ حسابت بۆ مێردەکەت نەکردووە، خوشکی بەڕێزم، ئەو ڕۆژەی جەنازەی پیاوەکەت بینی پەشیمان دەبیتەوە، بەڵام قیمەتی چییە؟ هەتا ما بڕێز لێ نەگرت. بە تایبەتی ڕوو دەکەم و کەسانی کە تەمەنێکیان هەیە، بەڕاستی بەداخەوە زۆرێکیان ژن مێردایەتی دەمیان لە یەک سپی بۆتەوە، ئەم قسە بەوەکە، نەژن حساب بۆ پیاوەکە، نەپیا حساب بۆ ژنەکە، هەتا ماوە ڕێز لە یەکتری بگرن، چونکە دڵنیام کات یەکێکتیان مرد ئەوەکان ئەپوکێتەوە. بینیمان بە چاوی خۆمان، لە کەسوکاری نزیکی خۆمان، ئەو ژنەکە کاتێ پیاوەکەی دەمرێ بە ساڵێ بەقەت دەیەها ساڵ دەپوکێتەوە، پیاوەکەش بە هەمان شێوە کاتێک کە خێزانەکەی مردووە. هەتا ماون ڕێز لە یەکتری بگرن کە مردم ڕێزی تۆم بۆ چییە؟ خۆ بە شەقش بێتە بان گۆڕەکەم بدەیت، لەبان گۆڕەکەم ئاگام لێی نییە، خۆبان گۆڕەکەشم بکەیت بە گوڵ ئاگام لێی نییە. کەواتە ئەمڕۆ کە زیندوم ڕێزم لێ بگرە، قسەی ناخۆشم پێ مەڵێ، سوکایەتیم پێ مەکە، چونکە دڵنیام دوای مردنم بەزەید بە من دادێتەوە، و دڵخۆشیش نابی بەوەی کە سوکایەتیت بە من کردووە. هیچ کەسێک مەگەر کەسێک ویژدانی نەبێ، مرۆڤایەتی لەدەست دابێ. ئەگینا هەموو ئینسانێک کاتێک کە فڵان کەس مرد بێتاقەتە بێ، ئازار ئەچێژێ بۆی کە ئازاری داوە، ئیلا مەگەر ئینسانێک دڕندە بێ، ئەویان ناڵم، مرۆڤایەتی لەدەست دابێ، ئینسانێک ڕێز و حرمەت لە خەڵکی بگرێ و سوکایەتی پێ نەکات، قسەی ناشیاوی پێ نەڵێت، بوختیانی بۆ نەکا، چونکە ڕۆژێکەیە ڕۆژی لێپرسینەوەیە. ئێستا وەڵڵاهی دەیەها و سەتەها نەفەر هەیە لە گۆڕستانەکان، خوالیان خۆش بێ، جەنابمان عەزێتمان داون، هەر کەسێک لە ئێمە ئازێتیمان داون، غەیبەتمان کردوونە، لەوانێ بوختیانمان بۆیان کردبێ، ناڕەحەتمان کردبێ، خێزانی وا هەیە لە ناو گۆڕستانە ئێستا پیاوەکەی دەیەها و سەتەها جا جوێنی بێدا و قسەی پێکردو و سوکایەتی پێکردووە. ئەو قەرزە ماوەتە بۆ قیامەت، چونکە پێشەوەی گەردنت ئازاکە مرد. کەواتە ئاگاداری خۆت بە، سوکایەتی بە خەڵکی دەکەی، ڕۆژێک دێت لە دنیادا پێش قیامەت باجی ئەو سوکایەتی ئەدەیت، خەم و خەفەت دات ئەگرێ، هەر کاتێ ناوی ئەو کەسە بهێنن، ئەگەر وجدان و بەزەیت هەبێت دڵت ئازار دەچێژێت، چونکە ئازار داوە لە دنیادا. چونکە لە دوای مردنم دڵنیام هیچ کەسێک بۆی کە سوکایەتی بە من کردووە دڵخۆش نابێت. بۆیە ئەمڕۆ کە زیندوم ڕێزم لێ بگرە.